ئەمە مەراسیمی چلەی ماتەمێنی وەرزشکار و یاریزانی دێرینی گەرمیان ڕزگار ڕزابەگی دەلۆیە کە بە ڕزگارمەشەیی ناسراوە، هاوکات نازناوی باوکی تۆپی پێی گەرمیانی پێبەخشراوە، ئەوش لە پای 42 ساڵ خزمەتکردن بە بواری وەرزشی تۆپی پێی سنووری گەرمیان. ڕزگار مجلیس خۆشکەری ڕەفیقەکانی بوو. ڕزگار مایەی ڕێوینەوەی خەم و دوودڵی ڕەفیقەکانی بوو. ڕزگار مایەی پێکەوەنانی هەموو ئەو هەڤاڵانە بوون کە خوا نەخواست لە شێوەکان زویر بوون. ڕزگار بە یەک چاو سەیری هەموو ئەو ڕەفیقانە و برادرانەی ئەکرد و ناوە کە سەری لێ ئەداین دڵمان پێ ئەگەشایەوە. یەک بوو نمونەی کەم بوو و وەرزشی هێنا تا لەم دوایە تیپی کوردستانی دروست کرد و لە نەواتی ئەو تیپی کوردستانە و برایەتی و کەلاری کۆن و ئەو تیپانەی و سەردەما لە 92 هەوێنی دروستبوون یانەیەکی وەرزشی لێ دروست بوو لە گەرمیانە، یانەی وەرزشی شێروانە کە کاکە ڕزگار خۆی یەکێک بوو لە دامەرزێنەرانی. هەمیشە بیری لای یانەی وەرزشی شێروانە بوو، لە هەموو سەردەمێکە پاڵپشتیە کردین. ڕزگارمەشەیی لە ساڵی 1970 لەگەڵ کۆمەڵێک وەرزشکار تیپی ناوشاخانی دامەزراندووە. دواتر لە ساڵی 1980 تیپی مەهاباتی لەگەڵ کۆمەڵێک وەرزشکار دامەزراند و دواتر تیپێکی دامەزراند بە ناوی تیپی کوردستان کە ئەم تیپە دەبێتە تیپێکی بەهێز و ناسراو لە تەواوی شار و شارۆچکەکانی کوردستان. پاشان هەڵبژاردەی کەلاری دامەزراند کە ئەمەش بە یەکێک لە دەستکەوتە مەزنەکانی مەشەیی دادەنرێت. ڕزگار مەشەیی ڕەمزێک ناوێکی تۆمار کردووە لە کەم شارە کەسانی وا دەرەکەون. ئەگەر بگەڕێ بە مێژووە کەم کەسەیە. ئێستش لە عێراق عەموو بابایەکی تر زیندوو نابێتەوە لە گەرمیان و کەلاریشە ڕزگار مەشەییەک کە مێژوویەکی تۆمار کردووە ئێمە هەموومان شانازی پێوەکەین. بۆ ئێمە و بۆ هەموو لایەک لە دوای کۆچی دوایی دەرکەوت کەوا هەموو کەلار بە حکومەت و حزب و وەرزشوان و هاوڵاتیان و سەلماندیان کەچەند بۆ وەفان. ئەو گەورەی و بە وەفایە ئێوە لە خەمی ئێمەی کەم کردەوە بەڕاستی. خۆشەویستی ئێوە بۆ کاکم گەورەترین سامانی ئەم دنیایەیە بۆ ئێمە. ڕزگارمەشەیی لە 1959 لە شاری خانەقین لەدایک بووە. لە دوای ساڵانی 1990ەوە یەکێک بووە لە دامەزرێنەرانی یانەکانی شێروانە و خانەقین. هەروەها بۆ ماوەی چەند ساڵێک ڕایەنەری لاوانی یانەی شێروانە و دواتریش ڕایەنەری یانەی خانەقین بووە. لە 19/11/2019 لە شاری خانەقین کۆچی دوایی کرد و لە گۆڕستانی پەڵکانە بە خاک سپێرا. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.